حەزەکەی بگەڕێتەوە قوتابخانە؟ بەڵێ بەس خوێنەوەری شتم نییە، ئیتر ناتوانم شت بنووسم. ئەمەوێ یعنی بچمە بۆ مەکتەب بخوێنم. تر خۆی قورسە زۆر ترتم خوایە ئەیەمە دەستەوە. سڵاو دەبێت چۆنی؟ باش. ناوت چییە؟ شەن. تەمەنت چەندە؟ بووم بە 16. 16 ساڵ. 15 ساڵ. هۆکاری هاتنە بۆ نەخۆشخانەی هیوات چی بوو؟ نەخۆشی. نەخۆشی ئەزانم. چی بوو نەخۆشیەکە؟ ژێرپەنجە. ژێرپەنجە. بەڵێ. ئێستا وەزعت چۆنە؟ وەڵا شکر بخوا باش.